چاودێرانی نەوەی نوێ بۆ سەر سندوقی دەنگدان هەڕەشە دەکەن. چاودێرانی نەوەی نوێ بۆ سەر سندوقی دەنگدان هەڕەشە لە حیزبەکە دەکەن بەهۆی ئەوەی تاوەکو ئێستا شایستە دارایەکانیان وەرنەگرتەوە بەرپرسانی حیزبەکەش بێدەنگن. چەند چاودێرێکی نەوەی نوێ کە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کاریان بۆ نەوەی نوێ کردووە بە پایتەخت میدیان ڕاگەیان. چەندین جار بەرپرسانی نەوەی نوێمان لە خەرجکردنی شایستە دارایەکانمان ئاگادار کردووەتەوە کەچی ئەوان نەوەڵام دەدەنەوە نەوادەیەک بۆ خەرجکردنی دیاری دەکەن. ئەو چاودێرانە هەڕەشەی ئەنجامدانی کۆنگرەی ڕۆژنەماوانی و گردبوونەوە دەکەن کەچی سەرەڕای ئەوەش بەرپرسانی نەوەی نوێ ئامادە نین بیان بین و وادەیەک بۆ پێدانی مافەکانیان دابنێن. بە پێی زانیاریەکانی پایتەخت میدیا ژمارەی چاودێرەکان زیاترە لە 400 کەس و لە بەرامبەر 50 دۆلار کاریان بۆ نەوەی نوێ کردووە. لە کاتێکدا چاودێرانی حیزبەکانی دیکە بڕی 200,000 دیناریان وەرگرتووە.